کورد و هەموو دنیاوەم ئەوروپا چاوەڕێی ئەویان دەکرد کە باشتر تەعامل لەگەڵ دۆسیەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکرێ و بەندەکانی مافی مرۆڤی جیهانی و هەروەها کۆمیسیۆنی ئەوروپی و ئەوانەی بەسەردا جێبەجێ بکرێ پێشتریش کۆمیسیۆنی ئەوروپی پەرلەمانی ئەوروپی سەردانیان کردووە ڕەخنەیان گرتووە لە تورکیا کە خاڵەکانی 3 و 5 و 6 وانەی بن پێ خستیە. دوای ئەوە ماوەیەک دۆخی باش بوو ئەو کەسوکارەکەی دەدیت و تیمی پارێزەرانی دەدیت، بەڵام ئەو نزیکەی زیاتر لە 2 ساڵە نەتیمی پارێزەران ڕێگەیان داوە چاویان پێی بکەوێنە کەسوکارەکەشی، ینی هەتا وەبزان ڕێکخراوێک سەردانی کردووە لیانە پرسن راپۆرتتان ڕێیتان لێدوانتان ئەڵێن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان خۆی داوای کردووە کە نەتیجەی سەردانەکە بڵاو نەکەنەوە کە ئەمە من پێم وانیە ڕاست بێ. ئەو تورکیا بەم جۆرە مامەڵەی لەگەڵ دۆسیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەڵەیەکی گەورە دەکا، ئەوە 100 ساڵە تورکیا مافەکانی گەلی کورد ناسەلمێنێ، ئەوەش بۆتە هۆی سەرهەڵدانی شۆڕش و کاردانەوەی تند لەلایەن شۆڕژێڕانی کوردەوە. دوای 100 ساڵ هێشتا تێنەگەیشتووە کە کێشەی کورد بە تند و تیژی بە زەبر و زەنگ بە ئاگرواسن بە شەڕ کۆتایی نایە. بۆیە حەقا گوێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بگرێ و دۆخی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بە کەسوکارەکەی بە تیمی پارێزەران بە هەموو گەلی کورد و بە هەموو چالاکوانانی سیاسی و مەدەنی لە سەراستی دنیا ڕابگەینێت و حەقا تورکیا ینی دەرس لە ڕابردوو وەرگێ. ینی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ینی فکر و فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەوەیە وەک ئەوەی مام جەلال هەیە بوو، ینی ئێمە شەڕ ناکەین و حەزمان لەوە نییە شەڕ بکەین کوشت و کوشتار هەبی، حەزمان لێیە ئەوەی کە بە شەڕ بەدەست دێت یان بە شەڕیش بەدەست نایە بە ئاشتی و بە گفتوگۆ بەدەست بێ. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هەموو جارێ دەیگوت ئێمە شەڕ لە پێناو ئاشتیەکەین، ینی ئەگەر پرۆسەی ئاشتی دەرفەتی هەبێ، دەرفەتی بەڕێوەچوون و بەرەو پێشچوونی هەبێ، ئێمە دەست بۆ چەک نابین، بۆ کوشت و کوشتار نابین. لە زیندانیش ئەتوانین نوێنەرایەتی گەلی کورد لە باکوور بکە، ئەتوانێ ینی پرۆسەی ئاشتی بەرەو پێش ببە، ئەتوانێ شۆڕژێڕەکان لە شاخەکان دابەزینێ، ئەتوانێ کۆتایی بەو شەڕ و کوشتاروانە بینێ مافەکانی گەلی کورد درەنگیان زوو هەر دەبێ بسەلمێن، بۆیە چەندی زووتر بە شێوەی ئاشتی چارەسەر بکرێن باشترە، ینی کەمتر خوێنە ڕژێ. ینی 2000 حەسرا کورد دەست لە مافەکانی خۆی هەڵناگرێ و ئەو سەرکردەی تورکیش ئەباتەوە کە دەست بۆ ئاشتی درێژ بکە بەداخەوە تورکۆت ئۆزال ئەوان هەوڵیاندا هەواڵ مام جەلال هەوڵیدا لە ڕێگای دیبلۆماسی و بەکارهێنانی هێنانە سەرخەتی سەرکردەی چەند وڵاتێک ئەو بابەتە جارێشتری سارە بکاتەوە، بەڵام قەدەر وا ڕێککەوت کە نەکرا. وە فکر و فەلسەفەی عەبدوڵڵا ئۆجەلان بەرەو ئاشتیە نەک بەرەو شەڕ، حەقا تورکیا ئیستیفادەی لێ بکات. لە ڕاستیدا ئەم گۆشەگیریە لەوانەیە لێکەوتەی خراپی لێ بکەوێتەوە، چەند زیاتر درێژە بکەشێ، لەوانەیە ناهەمواری زیاتر، بارودۆخی ناگونجاوی زیاتر لە تورکیا بە تایبەتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر پەرە بکەشێ و سەرکەشی زیاتری لێ بکەوێتەوە بە ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و بە ڕێگەپێدانی خەڵکی کورد، سیاسەتمەدارانی کورد، پارێزەرانی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ لای ئەو لەوانەیە دۆخەکە زیاتر ئاسایی ببێتەوە، لەوانەیەوە بکاتن کە خەڵکی کورد زیاتر دان بەخۆی دابگرێتن و ئارامی و ئاسایشیش زیاتر ڕوو لە تورکیا بکات و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لەم بارودۆخ و قەیرانانەی تێکەوتووە لەوانەیە زیاتر ئازادی زیاتر ئارامی زیاتر بەخۆیەوە ببینێتن. ئێمە ومانان پێمان وایە کە هەوێنی چارەسەری دۆزی کورد و وڵاتی تورکیا ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و سەلاحەدین دەمیرتاش و هاوسەرۆکانی کوردە لە باکووری کوردستان و لە تورکیاوە گرێشوێرەی گەلی کورد لە سەرتاسەری جیهان ئێمە پێمان وایە لە دیاربەکرەوە لەوانەیە دەواازەکەی بێت و چارەسەر بکرێتن، بۆیە چەندە تەئەخیرتر بکرێتن، چەندە قەزیەکە ئاراستەکەی بەرەو ناڕوونی تر بڕواتن، لەوانەیە کێشەکە زیاتر قوڵ ببێتەوە و
لەوانەیە وا بکاتن کە دەوڵەتی تورکیاش نتوانێت زیاتر پەرە بە ڕۆلی خۆی بدات لە ڕووی نێودەوڵەتیەوە. بۆیە ئێمەمانان پێمان وایە پێویستە لە دەرگەی دیاربەکرەوە لە ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و سەلاحەددین دەمیرتاش و سەرکردەکانی تری گەلی کوردەوە دەست پێ بکرێتن و ئەمن و ئاسایش و ئیستیقرار پەرەپێدانی ئابووری بەرزبوونەوەی ئاستی وشیاری و ئاکاتن کە لە تورکیا هەم بە تایبەتی لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زیاتر پەرە بسەنێتن.